یا پارتی دموکراتا کوردستان و هاتبو رخصن مشروع بارزانی اجماع که مجارین هاولدار به نها و پیشروج هرم کوردستان و عراق و دوری شروع کردن و داوی گوهرتنین هرم و عراق و این دوری جی خویا کردن. لا کۆڕەکەدا کە بەرپرس و کارگەڕ و ئەندام و کادری پێشکەوتووی تێکرای لق و مەکتەبەکانی سنووری پارێزگای هەولێری ئامادەبوون مەسرور بارزانی ڕەوشی ناوخۆیی هەرێمی کوردستانی ڕوون کردەوە و تیاشیدا دۆخی هەرێمەکەی با سەقامگیر و پێشکەوت و وەسف کرد و سیستەمی حکومڕانیکردنیشی لە هەرێمی کوردستان با پرۆسەیەکی دیموکراتی کە ڕۆژ لە دوای ڕۆژ جێگرتر دەبێت هەڵسەنگاند و ئەو بۆچوون و بانگە شەڕەشبین و نەگەتیڤانەشی کە لەسەر دیموکراتەت یارێمەکە لێرە و لەوێ لە ئارادان ڕەت کردەوە و ئایندەی دیموکراتی لە هەرێمی کوردستان با ئومێدبەخش وەسف کرد. لە بابەتی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانیش کە ئێستا دۆسەیەکی گەرم و گوڕی ڕۆژە مەسرور بارزانی ڕایگەاند کە دەستوری هەرێم بە قۆناغ و ڕۆژوێنە یاسایەکانی خۆیدا تێپەڕیوە و ڕاو بڕیاری خەڵکی کوردستان یەکلایی دەکاتەوە. سەبارەت بۆ بۆچوونانەشی کە باس لە ئایندەی دەستورەکە دەکەن مەسرور بارزانی ڕوونی کردەوە کە ئەو لایەنەی ئایندەی پرۆژە دەستوری هەرێم دەستنیشان دەکات تەنیا خەڵکی کوردستانە و وا پێویستە خەڵکی کوردستان مافی ئاسایی و سروشتی خۆیان بۆ بڕیاردان لەسەر دەستوری هەرێمەکەی خۆیان و پرسە چارە نووسازەکان بەکار بهێن و ئەو مافەیان لێ زەود نەکرێت. سەبارەت با پێگەی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانیش لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسرور بارزانی با پێگەیەکی بەهێز و کاریگەر لە تێکرای هاوکێشەکاندا ڕۆڵی کاریگەری بنیاتنەرانی هەیە و لە قەڵەمدا و ئەو پێگەی هەرێمەکەشی بۆ یەکگرتووی کورد و یەکڕێزی سیاسی گەڕاندەوە. سەبارەت بە ڕەوشی عێراقیش مەسرور بارزانی پابەندبوونی هەمووانی بە دەستوری هەمیشەیی عێراق وەک وەسیلەیەک بۆ چارەسەرکردنی تێکرای کێشە هەڵوەسراوەکان دانا و جێگیربوونی دیموکراتیەتیشی لە عێراق وەک زامنی مانەوە یەک پارچەی وڵاتەکەشی کردەوە. سەبارەت بە بارودۆخی ناوچەکە بەگشتی و دۆزینەتەوەی کورد لە ناوچەکە مەسرور بارزانی ماف و خواستنەتەوەیەکانی کوردی بە بنەمای سەرەکی هەر گۆڕان و پێشڤەچوونێک دانا و ئاشتی و لێکتێگەشتنیشی وەک میکانیزمێک بۆ گەیشتنی کورد بە تێکرای ماف و خواستنەتەوەیەکانی خۆی شی کردەوە. لەسەر ئاستی ناوخۆیی پارتی و کاری ڕێکخراوەییش مەسرور بارزانی خزمەتکردنی خەڵک و جەماوەری کوردستانی بە ئەولەویەتی کار و ئامانجی پارتی وەسف کرد و داوای لە ئەندام و جەماوەری پارتی دیموکراتی کوردستان کرد تا بۆ قۆناغی گەشە سندوتری داهاتوو ساز و ئامادە بن.